سەبارەت بە هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان لە جەژنی نەورۆزی ئەم ساڵ 2019 لە سەتا 4 زیاد کردووە. ژمارە گەشتیارانمان گەیشتە 243,000 بەراورد بە ساڵی ڕابردوو کە 234,000 بووە، زیادی کردووە لە سەتا 4 و لە ماوەی دەڕۆژە واتە لە 12 هەتاکو 22 مانگ ئەم گەشتیارانە هاتوونی تا هەرێمی کوردستان و دابەشیش بوونە بەسەر ناوچەکان و شارەکانی عێراق و دەرەوەی عێراق کە بەو شێوەی بووە. لە سەتا 73 خوار و ناوەڕاستی عێراق بووە و لە سەتا 16 ئێران بووە و لە سەتا 6 تورکیا لە سەتا 5 وڵاتانی دیکە بووە. ئەمە جگە لەو گەشتیارانی ناوبەنی شارەکانی هەرێمی کوردستان جم و جۆڵ و هاتوچۆیان کردیە کە لە هەولێر بۆ سلێمانی، هیچ سلێمانی بۆ هەولێر بە پێچاوانەوە، ئەمانەی تێدانیە لە ناو ئامارەکان کەواتە جێگای دڵخۆشیە کە ژمارە گەشتیاران زیاد بووە و پلانەکانی گەشت و گوزار و بەڕێوەبەراتیەکانی گەشت و گوزار وەکو خۆی جێبەجێکراون ئەمەشان جێگای خۆشحاڵێ. بۆ هەموو وەرزەکان پلانمان هەیە و بۆ کۆی ساڵیش پلانی ساڵ هەیە. بۆ ساڵی 2019 بەپێی پلانی دەستەی گشتی و گەشت و گوزار ژمارە گەشتیارانمان لە 3 ملیۆن بەرز دەکەینەوە بۆ 3,500,000 گەشتیار. هەموو پارێزگایەکان گەشتیاری بۆ هاتووە. ڕەنگە ناوچەیەک لە ناوچەیەک هەندێک زیاتر بێ، بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە بەنسبەت دەستەی گەشت و گوزار گەشتیارەکان بۆ هەرێمی کوردستان هاتوونە، چوونەتە کام ناوچە کام شار ئەوە گرنگ نییە.